نەڕۆشتووە مرۆڤێکە تەواو هیچی تر بەبێ کولتور بەبێ هیچ ئەم مرۆڤە تا چەندەوە پێتان وایە دەتوانێت بگات بە حەقیقەتی شتەکان ئەگەر ئێمە گەیشتن بە حەقیقەتی شتەکان بە زانست بزانین گە زانستەکان ئەوانن کە لە ڕێگەی گەیشتن بە حەقیقەتی شتەکان و بەیانکردنیانەوە هاتوونەتەوە ئایا ئێمە بەبێ هیچ لەمانە ئەگەر خۆماندا بڕنین لە هەموو شتێک ئێمە مرۆڤێکین کولتورمان نییە هیچمان نییە ئێمە تەنها بەمەی کە وەکو تەبیعەت ئێمە پەیدا بوون و هاتووین ئەم مرۆڤە ئیمکانی چی هەیە ئایا ئیمکانی ئەوەی هەیە خۆی بناسێ حەقەتی خۆی بزانێ دەوروبەرەکەی بناسێ و ئایا دەبکرێ ئەم مرۆڤە سەرەتاییەک دابنێ بۆ لێکۆڵینەوە لە حەقەتی شتەکان ئایا ئەم مرۆڤە بە جۆرێکی تر ممکنە پرسیاری ئەوەی لا دروست بێ ئەرێ ئەم شتانەی کە ئێمە دەیان بینین من ئاسو کەوتیان لەگەڵ دەکەم ئەم شتانە حەقیقەتەکەیان چییە ئاوان یا جۆرێکی تر ئەم مرۆڤە وا وەرمەگرن کە مرۆڤێکە بۆ نمونە ئێستا ئەگەر ئێمە ئەمە بێنین وەکو مرۆڤێکی لای ئێستا ئێمە کە دەژین حسابی بۆ بکەین لەوانەیە کێشە دروستکە بەڵام ئێمە وتمان مرۆڤێکە هیچ کولتورێکی نییە تا ئاراسەی کا بۆ ئەوەی کە بیر بکاتەوە یا بیر نەکاتەوە ئایا مرۆڤێکی ئاوا دەتوانێت بگاتە حەقیقەتی شتەکە ئەم مرۆڤە چی پێ دەکرێت ئەم مرۆڤە پەیوەندی بە زانین و بیرکردنەوە و عەقڵەوە چییە طبعا ئەمە پرسیارەکەی دیکارتە و ئەم پرسیارە هەرە گەورەکەی حەزارەتی ئەوروپیە و ئەم پرسیارە فەلسەفەی ئەوروپی لەسەردا دەمەزرێت دواتر کانت بە لە کتێبەکەیان نەقدی عەقڵی پەتی کارەکەیەوە هیچ نییە جگەل لەوەی کە دەڵێ ئێمە ئەگەر هەموو شتێک واز لێ بێنین لێ گەڕێ تەنها بۆ عەقڵمان عەقڵ چی دەکات کە ئەو باسی ڕەخنە لە عەقڵی پەتی دەگرێت مەبەستی پوختکردنی عەقڵە یعنی وا لێکردنی عەقڵە کە لە هەموو ئەوەی هەیە پاک بێتەوە بزانین لێ گەڕێ بزانین خۆی دەتوانێت چی بکات یعنی ئیمکانی عەقڵ بەبێ تەجربە بەبێ ئەزموون بەبێ حسەکان بەبێ هیچ شتێکی تر تا کوێیە عەقڵ خۆی بەو شکلە چیمان پێدا یعنی چی دەتوانێت بکات و ئەمانە بەڕاستی عەقڵیان تاقی کردوێتەوە بە چ معنایە کات بە معنا تەقیان تاقیگەیەکی تاقییان کردوێتەوە چۆن ئێمە شتانێک کە عەقڵ نین ئێمە لە عەقڵ دووریان خەینەوە و عەقڵ لەواندا ببرێنین تا بزانین عەقڵ خۆی هیچی پێ دەکرێت ئەمە پرسیارەکەیە ئایا عەقڵ هیچی پێ دەکرێت بەبێ ئەوەی کە یعنی نە کولتوری هەبێت نە نەریتەکانی هەبن نە زمانێکی هەبێت ئایا چی پێ دەکرێت ئەمە پرسیارەکەیە بەس ئەوە لە پێشاو مەگرن وەکەو تەسەورەی کە پێی وایە مرۆڤ لە سەرەتا هێن بووە وەکو بڵێ عەقڵی نەبووە وەکو حەیوان ژیاوە تەنها بیری لە حاجاتی خۆی کردوێتەوە بیری لەو کردوێتەوە غەریزەی داوای کردووە بیری لە یعنی تەنها غەریزەی مانەوە ئاراسی کردووە ئەمە دواتر عەلا ئەساس بۆ بە ئینسان و عەقڵی پێیا کردووە ئەمە ڕاستە وانییە وایە ئەمە مناقەشە ناکەین ئەوەی کە مەوزوعە ئێمە مرۆڤێکمان هەیە وا دابنێن ئەگەر ئەوەش ڕاست بێ سەرەتا ئینسان کایەنێکی عەقڵ نەبوو بێت وەکو حەیوان بوو بێت ئەمە هاتووەتەوە قۆناغەی کە عەقڵ لەلای هەیە و عەقڵیش شتێک نییە باوا دابنێن تەتەور بکە بۆ نمونە لای ئینسانێک کە ئێستا هەیە عەقڵ بەرەو پێش ڕوو بێ عەقڵ نەک بەرهەمەکانی عەقڵ عەقڵ بەرەو پێش ڕوو بێ لە زەمانی لە 2000 لە مۆس 2000 ساڵ لە وا دابنێن عەقڵ یعنی بەرەو پێشچوونی نییە طبعا ئەمە دواتر دەچینە سەر ئەوەی ئایا عەقڵ بەرەو پێشچوونی هەیە یا عەقڵ ئیمکانێکە ئەگەر ئێمە تەفعیلی کەین یا تەفعیلی ناکەین یعنی بۆ نمونە لە ناو دارێکە کە ئێمە ئاگری لێ دەدەین توانای سووتانی تایە بەڵام ئەگەر ئاگرەکەی بەرنەکەوت ئەم دارە ناسووتێ و توانایی دەرناکەوێت ئایا عەقڵ شتێکە وەکو ممکن هەیە دەکرێت تەفعیل بکرێت ئەمانە دەخێنە لاوە ئێمە کاینێکی عاقڵمان هەیە با مرۆڤیش نەبێت
ئەم کاینە هیچ شتێک نییە پشتی پێ ببەسێت ئایا بە عەقڵ دەگاتە حەقیقەتی شتەکان ئەمە پرسیارەکەی وازان پرسیارەکە ڕوونێستا ئێستا هەر کەسێک دەتوانێت سەر لەبارەی ئەمەوە بکات یا بۆ چوونی خۆی دەرببڕێ یا تەحلیلێکی بێ بکات جان لەکوێوە دەست پێ بکەم زمان و حسیش لابێت یعنی هەستەوەرەکان و زمانیش لابێت نا ئێمە کاینێکمانەیە حتمما حەسی هەیە کاینێکمانەیە ئینسان ئەوە نییە کە ئێمە لایەن دەبین ئەم حس وە شتێکیەیە وەکو هەر حیوانێک بەڵام چییە لەگەڵەوەشە عەقڵ لای ئەو هەیە ئایا ئەم عەقڵە دەتوانێت خۆی پرسیار بکات و بکرێتە پرسیارکردن لە دەوروبەرەکەی لەوەی کە هەیە و بگاتە حەقیقەتی شتەکان ئایا عەقڵ خۆی دەتوانێت جا لەکوێوە دەست پێ بکەین بەڵێ فەرموو دەست خۆش بێ بگورن بەس گوێم لە کۆمەڵە شت مەسەلەکە قسە کرد عەقڵ گەشاکە یەکەم پرسیارێک لە جەنابێت عەقڵ لە دەوروبەرە هەیە عەقڵ لە خۆی دنیاشدا هەیە ئەمە یەکێک لەو پرسیارە ئەنجا بۆ وەڵامەکەی بەڕێزی شت نازانم شتێک بود بەسەر عەقڵ بە بڕوای من عەقڵ گەشاکەم لەمێ جوابم بێت و دواتر حەزەکەم مناقەشەیەک وەڵا ئاخرە من پرسیارم کرد بۆ خۆی دەبێت تۆ جواب بدەیت پرسیارەکە دووبارەکەی تۆ پشت دەچێتەوە پرسیارەکە ئەوەندەیە ئایا ئینسان وەک کاینێکی عەقڵ کە دامان ناوە کاینێکی عەقڵە باشە ئەم ئینسانە دەتوانێت بگا بەو حەقیقەتانێک کە زانستەکان پێی گەیشتووە دەتوانێت سەرەتایەک دەست پێ بکا وەکو چۆن سەرەتایی هەر زانستەکان دەستی پێکردووە بۆ نمونە زانستە ئەوروپیەکان فیزیای مۆدێرن کیمیای مۆدێرن هەموو ئەم علومانە بە دیکار دەست پێ دەکات بەل لە دیکار دەم زانستانە بۆ شتوانە نەبوون ئەگەر ئەومان بیر نەچێت عەقڵ لە دەوروبەرە هەیە عەقڵ خودی مرۆڤ لە دەوروبەر وەرەگرێت و عەقڵ بێتە پێوەریکی سەرەکی هۆشیکاری مێشکە لایتان چونکە لەناو مێشکا تەحلیلاتاک لەسەر بنەوە عەقلانی کە لە دەوروبەر و مێژی جوان دێنە باسی ئاگرکردنەوە کرد بۆ ئەگەر ئاگر نەکرێتەوە عەقڵەوە وەرناگرێت واتە عەقڵ لە دەوروبەرە هەیە مێشە وەرەگرێت ئەزمونە و ئەم ئەزمونە بێتە پێوەریکی سەرەکی بۆ سەنگاندن و بڕیاردان بتوانێت حەقیقەت لە شتەکانی تر جیاکاتەوە ئەمە ڕێی منە بۆ جەنابێت و طبعا ئەمە مناقەشەیەکی زۆر هەیە لەسەرەوەی کە ئێمە ئەو معرفەیە لە دەرەوە وەری دەگرین یا معرفە لە ناو عەقڵا هەیە ئەمە مناقەشە ئەساسیەکەی سەرهەڵدانی هوشیاری ئەوروپیە و مناقەشەکە طبعا لە بینی دیکارت و لۆک هاتووسێت جۆن لۆک کە پێی وایە مێشکی ئینسان سەبورەیەکی سپیە دەوروبەرەکە شتی لەسەر تۆمار دەکات دواترەویش بەپێی ئەوە کە تۆمار کراوە دەجۆڵێتەوە طبعا لە لایەکی ترەوە لای بنیتز هەیە کە پشتگیری لە دیکار دەکا و کتێبێکی لەسەر کتێبەکەی لۆک هەیە طبعا کتێبەکەی جۆن لۆک ئیشارەت بە دیکار کەم دەکات یا ناکات باسی سەرەتا دەکەین سەرەتایی چونکە ئەم تێکستە ڕەبتی بە سەرەتای بیرکردنەوەی ئەوروپیەوە هەیە یعنی هەتا بەر لە دیکارت هەتا پەترەی دیکارت ئەوروپیەکان خۆیان بیریان نەدەکردەوە ئەوروپیەکان لە ڕێگەی و کولتورە گریکی مەسیحی ڕۆمانیەوە بیریان دەکردەوە وەک کێشەی دیکار لەگەڵم کولتورە هاتووەیە بۆ ناو زانکۆکانی و کاتێکە زانکۆی ئاینی بوون و ئەمە کێشەکەیە کە ئێمە باسی بیرکردنەوەی ئەوروپی دەکەین لە ڕاستیان لە دیکارت و لە ئایڤنیتز و لە دۆک و لە سەرەتاکەی بەمە دەست پێ دەکات کە هەر مناقەشەکە ڕێگەمەیە ئایا عەقڵ ئایا معرفە نەک عەقڵ چونکە ئێمە ناتوانین بڵێن عەقڵ لە دەرەوەیە عەقڵ یانی چی لە دەرەوەی فەرزەن عەقڵ لە ئەم کتێبانەیە ئەو تەختەیە چیە یعنی عەقڵ شتێکە ئەگەر ئێمە وەکو ئەمانە وەسایلن حتما ئەمانە داتانە یعنی عەقڵ لە دەرەوەیە کە ئێمە دەڵێن عەقڵ لە دەرەوەیە ئەگەر عەقڵ فعلا هینێک بێ جیهازێک بێت ئێمە دەبێت لە شوێنێکەوە ئەم جیهازە بگوازینەوە ناو خۆم وەک جیهازێکی کامل یعنی عەقڵ ئەگەر لە دەرەوە بەس پرسیارەکەوان هەست دەکەم دەقیقترە لەمەی کە ئەگەر من تۆ ئێستا مناقەشەی بکەین ئەویش ئەوەیە ئایا ئەو زانینەی هەمانە ئێمە لە ڕێگەی هەستەکانەوە لە دەرەوە وەرمان گرتووە یا ئەم زانینە لە ناو ئینسانە ئەگەر ئینسان پشت بە هەستەکانیشی نەبەسێت زانینێکی پێشینە هەیە طبعا ئەمە ناوی دەنێت دیکارت ناوی دەنێت لای دیکارت ئەم زانینە هەیە بەعکسەوە بەبێ ئەم زانینە تۆ ناتوانانی ئەسڵنەوەی لە تەجربە هەیە دەرکی پێ بکەیت زانینێکی پێشینە هەیە بەر لەوەی کە تۆ لە تەجربە بتوانانی بگەی بە حەقەتی شتەکان لای دیکارت داوایە لای لۆک نا لای لۆک لە ڕێگەی ئەزمون و هەستەکانەوە تۆ ئەوەی کە لە دەرەوە وەری دەگری لە ڕێگەی تەجربەوە لە ناو تا
ترتیبی دەکەیت و معرفەیەک دروست دەکەیت کە معرفەیە لە ڕاستیا ئەو پێی وایە لە ڕێگەی تەرجەبە و وەردەگرێت بەبێ تەرجەبە معرفەیە وجودی نییە. یعنی ئەو هەر ڕاستەوخۆ ئاوا دەڵێ عەقڵی ئینسان تەختەیەکی سپیە دەرەوە ئەو شتانەی لەسەر خێبرەکانی لەسەر تۆمار دەکات و دواتریش کە ئەمە تۆمار بوو بەپێی ئەمەی کە تۆمار بوو هەڵس و کەوت دەکات. تاوان دواتر لای بنیتز وەڵامی بە کتێبێک وەڵامی جۆن لۆک دەگاتەوە و پشتگیری لەوە دەکات کە معرفە لە ناوەوەیە. ینی ئێمە دەکرێت بەبێ ینی تەجربە نیە معرفە بە ئێمە دەبەخشێ و معرفە لە ناو ئێمە وجودی هەیە. تاوان دواتر ئەو مناقەشەیە دەڕوا هەتا دەگاتە هیوم ئەیتر دەیگەیەنێتە ئەو پەڕی یعنی ئەو فکرە لە تەجربە ناوەستێ ئەو ئەسڵ ئەڵێ تەجربەش نییە مەوزوعی معرفە عادەتە. ئێمە کە خوو بە شتێکەوە دەگرین ئەمە چەند جارێک تکراری دەکەینەوە تاوان تەجربەش تکراری تایە بەس ئەم کە چەند جارێک تکراری دەکەینەوە لە لامان معرفەکە دروست دەبێت ئێمە ئەوەی کە تکرارمان کردوێتەوە دەیزانین. لەبەرەوە دەڵێ تەنانەت ئەو مەوزوعی پەیوەندی هۆکار و ئەوەی کە لە هۆکار دەکەوێتەوە ئەو پێی وایە وەهمیە ئێمە خۆمان دووسی دەکەین ئەمە کانت خەبەر دەکاتەوە. بەڵام کانت خەبەر دەکاتەوە چۆن؟ یعنی ئەوە ناکە کانت خەبەر دەکاتەوە کە لەگەڵ هیوما بڕوە لەگەڵ بەرەی ئەنگلۆ سەکسۆنا بڕوە. باکسەوە کانت خەبەر دەکاتەوە بۆی دیفاع لە عەقڵ بکا بڵێ ئەگەر عەقڵ ئێمە لە هەموو شتێکی دوور خەینەوە لە تەرجەبە دووری خەینەوە چی پێ دەکرێت؟ ئەمە پرسیارەکەی کانتشە. یعنی ئەمە لە ئەسڵا کێشە فەلسەفیەکەی ئەوروپایە. ئێستا ئێمە بەبێ ئەوان دابنێن نە کانت هەیە نە دیکارت هەیە نە لایبنیتس هەیە نە لۆک هەیە نە ئەم مناقەشە ئەوروپیە هەیە. ئێمە لێرە دانیشتین بەبێ هیچ شتێک لەوانە ئایا عەقڵ ئەم ئیشە دەکا یان نا؟ ئەمە پرسیارەکەیە تۆ پێت وا بوو کە نایکات وایە؟ پێت وا بوو کە عەقڵ لە دەرەوەیە و لە ڕێگەی ئەزموونەوە ئێمە عەقڵ وەردەگرین. ئەمە قسەی زۆر بەسیتە ئاسایی. بۆ نمونە ئەگەر ئێمە دوو مرۆڤمان هەبێ هەرێکیان لە دوو شوێنی جیاوازانشی باشە ئەو بیەیە کە تیایەژی ئەوە پێوەرە بۆ گەشەی عەقلی ئەو تاکە لەگەڵەوی ترا واتە چۆن لە سیستمی ئەمەی اجتیماعە ئەمە هەیە بە هەمان شێوە عەقڵ بەبێ ئەو ئەزموونگەراییە بۆ خۆی گەشەکە یعنی لە دەوروبەرێکی ئێمە ئەگەر بۆ نمونە سێوێکا ئەو جاذبیەتە چییە؟ ئەمە عەقڵ وەرێگرێت گەشتەکە منە هەستەوەرە من نامەوێت بچمەوە لە زانستیە. ئەخە پرسیارەکە ئەوەیە ئەگەر هەستەکان پرسیارەکە لەوێ هەر لەوێ ئەوەیە ئەگەر هەستەکان وەری دەگرێت و ئەزمون بۆ نیوتن دەرکی پێ دەکا بەڵام من و تۆ سەد جار سێو دەکەوێتە خواری هەستی پێ ناکەین. ئەگەر ئەزمون نەبێ عەقڵ گەشە ناکات مێشک تەنها سیستمێکە سروشتی پێگاتی مێشکی ئینسان لەگەڵ ئاژەڵەکە تۆ نەجیاکەیتەوانێت سروشتی پێگاتی مێشکی ئینسانەوەیە وەڵامی پرسیارەیان کردسە سیستمی شەپۆلی شەکە و عەقڵ ئەو زانیارانەی لەوەی پێنجەستەکە وەرگرێ مێشێکی کاتە زانیاری بنچینەوە واتە عەقڵ ئێمە لە دەوروبەر وەرێگرین ئەو هەموو کاردێک و پێوانی و یاسا سروشتیانەی کە هەیە ئەمە نابنێت پێوەری عەقڵ. خۆ ئەگەر کەسێک ئەمە نەبینێ لە دەوروبەرە عەقلی گەشە ناکات. عەقڵ چییە؟ عەقڵ شتێکە لەو پێوەرەیە کە لە بیەکەی خۆمانە لە دەوروبەرمانەیە جابەیەک بۆ بیەکی تر ئەزمونێک بۆ ئەزمونێکی تر ئەمە پێوەرەکەیەکە گەشە بە عەقڵەیە بۆ لە من نامەوێت زیاتر قسەکەم بابەتەکەی جەناتە ئەوە ڕێی مەرجوو سوپاس بکەم. چۆن پێوە لە ڕێی پێداویستی و عەقڵ سەردەشەوە هەر کاتێک مرۆڤ کە بیرکاتەوە مۆبایلێک دروستەکە ئەمە دەست بۆکە کە مرۆڤ پێداویستی بۆیەکە پەیوەندەکانی زیاتر بێت هەم غەریزەکان و هەم پێداویستەکانی ئینسان ئەی باشە ئەگەر پێداویستیە بۆ نمونە بۆچی حیوانێکیش پێداویستی هەیە بۆ نمونە بۆ حیوانێک ناتوانێت گەشە بەو پێداویستانە بکە. یعنی بۆ نمونە بۆ حیوان نایە لە جاتی ئەوەی بە سەختی مەیمونێت مۆزەکەی دەستکەوێتە کاتی دەوێتە بۆچی ئەو بیر ناکاتەوە وەسیلەیەک دروستکە بۆی بە ئاسانی و مۆزەکە ئینسان جاسر لە کە دەوتمان حاجەکانە وای لێ دەکات ئەو کاتە دەتوانین بڵێن حیوان جیاوازە حاجە نەبێ پێداویستی مرۆڤ بینی نەکردەوە چاکەتێک حیوانیش وەکو ئێمە
سەرمای دەبێت بەس بۆ حیوانێک گیر ناکاتەوە چاکەتێک دروستکە لە کاتی حسەکانی هەیە پێویستیەکانیشی هەیە ئێمە کاتێک دەتوانین بڵێن حیوان جیاوازە کە حیوان پێداویستی نەکرێت کە حیوان مادام پێداویستی هەیە ئەمە منطقە مادام حیوان پێداویستی هەیە مرۆڤیش پێداویستی هەیە مادام معرفە عەقڵ ڕەبتە بە پێداویستیەوە کەواتە دەبێت حیوانیش عەقڵی هەبێت مادام پێداویستی بنەمای بوونی خۆی ئەو پێداویستانەکە خۆی جیاواز لە پێداویستانەکە آخه کەوتت پێداویستی ئێستا خۆ پێداویستیەکان دیارە لای ئێمە پێداویستی ئێمە وەکو کاینێک کە بۆمانەوە و بۆ پاراستنی جۆرەکەمان هیچ فەرقی نییە لەگەڵ مەیمونێکدا مەیمونێک بۆچە دەخاتەوە مەیمونێک برسیەتی دەبێت خواردن بخوا بۆەوەی بمێنێتەوە وەچە دەخاتەوە بۆی جۆرەکەی بپارێزێت ئێمە شەوا دەکەین يعني همان پێداویستی ئەو طبیعی پێداویستی طبیعی ئێمە بەڵام هەندێک شتانێکەیە شتانێکە ناتوانانی بڵێ غەریزیە یا هینا و بۆ نمونە غەریزەی دەسەڵات یا غەریزەی تەملیک مڵکداری ئەمانە ئایا تا ئێستا تەبەن ناتوانانی ساغی یەکەیتەوە ئەم غەریزەیە شتێکی سایکۆلۆجیە بایۆلۆجیە غەریزەی تەملیککردن يعني ئەمانە پێداویستینی ینی تۆ بۆ نمونە دەسەڵاتیشت نەبێت تۆ نامری دەسەڵاتیشت نەبێت تۆ جۆرەکەت لەناو ناچێت لەبەرەوە کاتی ئێمە دەڵێن حاجە عەقڵ دەخاتە ئیش یا عەقڵ دروست دەکات ئەوە دەبێت حیوانیش حتمما عەقڵ لە حیوانیشا پەیدا بێ بە مروری زەمن کەمیش حاجاتی هەیە دەبێت ژیانی خۆی باشتر بکات ینی باشتر بمێنێتەوە باشتر نەوە بخاتەوە من پێم وایە حاجات نییە بەڵێ ئەگەر مەوزوعیش بڵێن هەستەکانە تەمان ئەوە هەر هەماشت بۆ ئیش ڕاستە چونکە حیوانیش هەستەکان هەیە ئەگەر دەڵێ باستەکان شتانەگەی وەری دەگرین بەڵام ئینسان دەیکا بە عەقڵ کەواتە عەقڵ لە دەرەوە نییە شتێکی هەیە لە ناوەوە شتێکیشی هەیە لە دەرەوە کە ڕستەکەی لە دەرەوەیە لە ناوەوە دروست دەکرێت لە ناوە دروست دەکرێت ئەمە بیر دەکاتەوە چییە؟ بەڵێ سەرەتا پێویستە یعنی گومان بەسێت لەڕێگەی گومانەوە ڕێگاکە یاخێت چونکە هیچ شتێک یعنی تاکو گومان نەکرێت و لێکۆڵینی لەسەر نەکرێت ناگات بۆ یاقین و ڕاستەقەیە فلان ئەگەر خودی خۆش بکرێت بۆ نمونە نابێت پشت بە هەست و عەقڵی بەسێت چونکە ئەم هەست قابلی هەڵقەکانە ئەم عەقلیش جێگیر نییە و سابت نییە کەوابێ ئێمە لەڕێگەی گومانەوە ئەگەر بۆ یەقین و حەقیقەتەی کە هەیە يعني تۆ پێت وایە ئەخ گومان خۆی چییە حیوان گومان لە شت دەکات يعني گومان هینە بەڵێ ئاخر جا پرسیارەکەمانەوەیە ئایا ئینسان کە ئێمە دەڵێن دارای عەقڵە و جای دەکەینەوە لە حیوان ئەم عەقڵە بەبێ کۆمەکی دەرەوە خۆی دەتوانێت بگات بە ڕاستیەکان تۆ دەڵێ گومان دەتوانێت وەکو وا بێ گومان ئاجا ئەم کردنانە کردەی چی کە تۆ گومان دەکەی ئیشێکە دەیکەیت چی ئەم ئیشە دەکات کێ گومان دەکات ئەوەی گومان دەکات چییە یعنی گومان هەر خۆی گومان خۆی ئەو شتەیە کە خۆی گومان دەکات ئەخ گومان کردەیەکە یعنی دەکرێت بڵێ ئەگەر عەقڵ گومان نەکات یا بڵێ ئەگەر دەروون گومان نەکا ئەوە ناگەیتە معرفەیەکی وایە چونکە ئەمە کردەیە کردەی دەبێت شتێک بێ کردە هەر بە ئاسمانەوە نییە ینی فەرزان گومانکردن خۆی تەنیا بە حەواوە وەکو شتێک نییە گومانکردن کەسێک شتێک دەیکات مادام دەیکات ئەو شتی کە دەیکات گومان دەکات چییە ئەو شتە عەقڵ یعنی ئەو شتە دەبێت شتێک بێت ئەی دەتوانین بڵێن مادام عەقڵ خۆی گومان دەکات بڵێن عەقڵ اعتمادی ناخەینە سەر لە کاتێکە گومان اعتمادی دەخەینە سەر ئەی عەقڵ گومان ناکا بۆ ئەوەی لەو شتانە دوورکەوێتەوە لەو غەڵەتانە یعنی گومانەکە کردەی شتێکە لەگەڵ مایکە کردەی دەبێت کردەی عەقڵ بێ وانە مادام کردەوەی عەقڵە
کردەی عەقڵە چۆن دەبێت ئەوەی کە دەتوانێت ئەم کارە بکە ناجێگیر و خەڵەتێنەر و فلان بێ لە کاتێکا بەم کارێک کە دەیکا نایەڵێ دەوروبەرەکەی بیخەڵەتێنە دەکرێ بە ئەبێ بکاتە ئەو یەقینەی کە ئەو مرۆڤە بیرەکاتەوە لەڕێگەی ئەو گومانکردنەوە بیرەکاتەوە کە بیری کردەوە ئەو کاتە ئەمەنەکە جا من ئەزانی چی با لە دیکار دووکەوینەوە هەر ئێستا ئێمە ئەمە خۆی مەنهەجی دیکارتی ئەمەیە ئێمە چۆن لە هەموو شتەکان دوورکەوینەوە بیرکەینەوە لەوەی کە هەیە یعنی عەقڵ گومان دەکات ئەگەر ئێمە بڵێن عەقڵ گومان معرفەیەکی یەقینیمان بۆ دەست دەکات نامان خەڵەتێنێ بەڵام عەقڵ دەمان خەڵەتێنێ ئەمە ممکنە لە ڕووی لۆجیکەوە دەکرێت بڵێن بۆ نمونە ئۆتۆمبیلێک ڕۆشنەکەی زەمانی ئەوە دەکا ئێمە هیچمان لێ نەیە بەڵام ئۆتۆمبیلەکە خۆی زەمانی ناکات یا ئەوە ئۆتۆمبیلەیە بە ڕۆشنەکەی خۆی زەمانی ئێمە دەکات نانی کەوتت گومانەکەت ناتوانانی بڵێ گومانەکە ئەوەیە گومانەکە هیچ شتێکە کەواتە ئەگەر گومانەکە ئێمە بپارێزێت ئەوەش کە گومانەکە دەکات چی دەکات ئەوە لە ئەسڵا شتەکە دەپارێزێنە خۆدی کردەکە یعنی عەقڵ بە پێی ئەمەی تۆ دەڵێ عەقڵ بە گومانکردن پێت وایە لەوە دەمان پێرێزێ هەڵە بکەیت بەس مەوزوعەکە لێرە هەڵەکردن مەوزوعەکە لەوەیە ئێمە بەبێ هیچ شتێک دەتوانین بەڵکو ئەوەی کە ئینسانی دەتوانین بگەین بە زانینی هەر شتێک لە شتەکان بەڵێ لێ ئەفڵکەن من نازانم تەسەسولێک دەبێت بدەم بەو من پێم وایە ناتوانین بڵێن لە ناوێ ناتوانین بڵێن لە دەرەوە ئەتوانین بڵێن لە هەردوو لە بۆ نەخۆت نمونەکەی نیوتن هێنایەوە نیوتن هەتا سێوەکەی نەبینی بیری لە جاذبێت نەکردەوە بەڵام لە ناخۆیان بوو بیری لە جاذبێت کردەوە کەواتە لێرە هەردوو شتەکە بوو بەڵام هیچ کاتێک ئینسانیش ناتوانێت بگاتە حەقیقەتی 100% هەر بۆ نمونەکەی نیوتن ئەو لە سەردەمی خۆی ئەوتی جاذبێت بەهۆی ئەو شتەوە ڕاستە بەڵام دوای 4 سەدا ئەنیشتاین بەهۆی تیۆریەکان و سەلمانی کە 100% نیوتن ڕاست نەبوو کەواتە نەگەشتەوە بە حەقیقەتی تەواو هیچ کاتێک ئینسانێت ئینسان لە هیچ کاتێکا ناتوانێت بگاتە حەقیقەتی 100% لەوانەیە بۆ ئەو کاتە ڕاست بێت بەهۆی ئەو ئێوە ئەگاتە هەرنێشت بەڵام لەوانەیە کۆمەڵە شتە بێ نەیبینی بێ نەیزانی بێ ئەمە ژوواکە نەگەشت بێتە حەقیقەتی تەواو لەخۆی کێشەکە لە شتێک کە ئێمە دەڵێن حتمما دەڵێن عەقڵ بە بێ شتێکی تر شتەکان دەزانێت باسی ئەوە ناکەین کە مرۆڤ بیخەرە شوێنێک کە هیچ شتێکی لێ نەبێ شتەکان دەزانێت ئەی ئەگەر هیچ شتێکی لێ نەبێت چۆن شتەکان دەزانێت بەڵام شتەکان وەک بابەت شتێکن شتەکان وەک بابەت بۆ حیوانێکیشن بەڵام نایانزانین وایە هەستیش لێ ئێمە دەڵێن بەبێ هیچ شتێک یانی چی یعنی ئەوە بەبێ شتەکان بزانێ ئەمە هەر خورافەیە چونکە ناکرێ من کورسی نەبێ لەبارەی کورسیەوە شتێک بزانم ئەمە ناکرێت بەڵام کورسی بابەتە بۆ زانینی من اینجا مەوزوعەکە لەبارەی کورسیەوە نییە تەنانەت لەبارەی بەکارهێنانی کورسیشەوە نیە یعنی من دەزانم کورسی بەکاربێنم لەسەری دانیشم یانە لەبارەی مەشەوە نییە ئەی لەبارەی چیوەیە لەبارەی حەقیقەتی کورسیەوەیە ئەم کورسیە چییە چیەتی ئەم کورسیە ئێستا چێتی ئەم کورسە دەتوانین بە شوێنی ئابڕۆین وە بگەینە چێتیەکەی وە فعلەن چێتیەکی دەقیق وە بگەینە ئەوەی کە ئەم کورسیە ئەوەیە و لەمە زیاتر نییە وە کەسێکی تریش دوای ملیۆنە ساڵی تریش بێت ناتوانێت بڵێ ئەوە وانیە و جۆرەکی ترە دەتوانین بگەینە چێتی شکەینەوە ئەم کورسیە فعلەن دەگەینە ئەو نەتیجە یەکجاریەی کە هەیە ئەمەی کە دەگاتەوە نەتیجە یەکجاری طبعا ئەمەی کە دەگا زانینی بەکارهێنان نییە ئەمە کارکردنە ئێمە شتێک دەزانین ئێستا سیارە ئێمە دەزانین بەکاربێنین بەڵام نازانین سیارە چییە زمان ڕۆژانە بەکاردێنین بەڵام ئێمە حەقیقەتی زمان نازانین یعنی مۆزوعی زانین لە بەکارهێنانی شتەکانە وەرگرتی نەریتە لە ڕاستیە ئەم زانینە زانین نییە ئەمە نەریتە وەری دەگری لە دەرەوە فعلەن بۆ ئەو شتانە بۆ نەریت وەرگرتن ئەگەر نەریت عەقڵ بێت ئەو سیستەمەی کە ئێمە هەڵسوکەوتێکمان پێ دەکا هەڵسوکەوتەکە بەپێی ئەو نەریتە دروستە ئەوە حتمما نەریت تۆ لە دەرەوە نەریتەکەیە وەری دەگری بەڵام ئەو پرسیارەش هەیە ئەی باشە ئەم نەریتەی هاتووەتە لە دەرەوە وەری دەگرم لەکوێوە هاتووە بۆ نمونە منداڵێک دادەنین لە دەوروبەرێکی زمانیە زمانەکە سیستەمەکەی وەردەگرێت داتاکان وەردەگرێت دەتوانێت بەم سیستەمە جملەی وات بۆ دروستکە کە ئەسڵەن تۆ پێ نەوت
یعنی چی ینی قودرەتی بەکارهێنانی نظامەکەی هەیە بەڵام ئەو پرسیارە دروست دەبێت تامان ئەو پرسیارە دروست دەبێت ئەم زمانە ئەم نەریتە زمانیە لەکوێوە هاتووە ینی هەر لە خۆیەوە هاتووە لە ئاسمانەوە هاتووەتە خوارێ یا هەر بە تەبیعی لە ناوەکو چۆن کەڵە شێرێک دەقوقێنە و منێکی خۆی بەسروشتی هەیە ئایا لە مرۆڤەکە ئەمەش بەس ئەگەر مەبەستمان لە نەریت بێ لە عەقڵ ئەوە نەریت لە دەرەوە وەردەگیرێ نەریتی کۆمەڵایەتی ئەمە وەردەگرین نەریتی زمانی وەردەگرین واست و کەوتی پێ دەکەین بە بێەوەی ئاوەنە وشاریمان پێ هەبێ فێری سیاقەت دەبین ئێمە بە بێەوەی بیرکەینەوە ئەستان بیرکەینەوە باش نێکاتە سارە لێ دەخورین خراپترین شتەوەی بیرکەینەوە چونکە انتظامەکە تێک دەچێت دەبێت لێ گەڕێن خۆی ئیشکە یعنی ئێمەی ناوێ بۆ ئەوەی ئیشکە ئێمە ناوێت بیرکەینەوە بەس لە کاتی وەرگرتنیا بیرکردنەوەی یعنی دەبێت بینیکە ڕابێی لەسەری لەسەر زمان خۆ بە زانینی تۆ فێری نابی بە زانینی یاساکانی زمان فێری زمان نابی بە دووپاتکردنەوەی زمان فێری ئەوە دەبی کە بە زمانێک قسە ئەمە وەرگرتنی نەریتە بەزایە زانین وەرگرتنی نەریتە تەمان ئەمە یەکێکە لەو پرسیارانەی کە دواتر لە لای دیکات بە درێژی باسی دەکەیت کە مشکلەی دیکارتی چییە ئەوەی کە پێ دەڵێ زانی کامەیە زانین ئەوەیە ئەوەی کە لەبارەی زمانەوە دەزانێت لەگەڵ ئەوەی زمان دەزانێت ئەم دوو زانینە جیاوازن زمان ناسێت لەبارەی زمانەوە دەزانێت وە دەزانێت ئەو نظامەی کە من جملەیەکی پێ دروست دەکەم چییە دەزانێت مۆفۆلۆجی چییە دەزانێت سینتاکس چییە دەزانێت فۆنۆلۆژی چییە دەزانێت ئەم دەنگانە کاتێک بە چ یاسایەک دەکەونە ناو پەیوەندی لەگەڵ یەک ئەو شانە بە چ یاسایەک دەکەونە ناو پەیوەندی لەگەڵ یەک تاوەکو ڕستەیەکی دروست ئێمە بڵێن ئێستا هەر یەکە لە ئێمە ئەگەر من لێرە لە قسەکردنەکەمە هەڵەیە بکەم هەمووتان پێی دەزانن هەڵەیە ئەمە دەکەوێتە ناو چیەوە ناو بەکارهێنانیەوە تۆ دەزانی کە من ئەم ڕستەیەم هەڵەت بەکارهێنەوە بەڵام تۆ یاساکە نازانی من لێ دەپرسم چۆن نزانی نازانی چۆن دەزانی ئەمەی من دێڵێم غەڵەتە من دەڵێم ئەحمەد ئادڕۆشت ئەحمەد سێ و خوارد دێت هەمووتان دەزانن ئەمانە لە قسەی شێتێک دەچێت ئەمە تەواو بەس ئەمە بڵێن بپرسین چۆن تەواو نییە تۆ بتەوە یاساکە لە ڕێگەی یاساکانەوە پێم بڵێ ناتوانانی پێم بڵێ چونکە تۆ زمان نازانیت زمان دەزانی زمان قسە بکەیت بەکاری بێنی ئەوانە لەبارەی زمانەوە تۆ نازانین ئەمە دوو زانینی جیاوازە نەریتەکان بە شکڵێکی تەقلیدی منداڵ ئەسڵەن بەبێ ئەوەی بزانێ زمان چییە زمان وەردەگرێ و ئیشی پێ دەکات زۆر بە دروستی چۆ مسکی وتەنی دەتوانێت لە ڕێگەی کۆمەڵە داتای کەم و کۆمەڵە یاساوە لە ڕێگەی کۆمەڵە داتاوە و لەگەڵ کۆمەڵە یاساوە کە مەحدودن گوتنێکی نامەحدود ڕستەیەکی نامەحدود بەرهەمدێن ڕستەیە کە تۆ حەر نەوتراوە جایی وهەیە ئەو دەتوانێت بێڵێ و ڕاستیشە یعنی ئەم دوانە دەبێت لێک جاکەینەوە کە ئێمە باسی زانین دەکەین باسی دەبێت بزانین باسی کام زانین دەکەین طبعا لە مەوزوعی نەریتەکان نەریت لە دەرەوە وەردەگیرە زۆر تەبیعی و ئەمە کەس ناتوانێت ئینکاری بکە بەڵام طبعا بۆ نمونە بێچوە مەیمونێک و مرۆڤێک بەرینە ناو کۆمەلگایەکی مرۆیی یا کۆمەلگایەکی زمانی مرۆڤەکە زمانەکە وەردەگرێ بەس مەیمونەکە وەری ناگرێت بۆچی چونکە ئیمکانێتی وەرگرتنی نەریتی تیانە ئەمانە شتانێکن بەرەبەرە تێکەڵ دەبنەوە بە باسەکە بەس پرسیارەکەی ئێمە هەر لایەزار بەردەوامە ئەویش ئەوەیە ئەگەر ئێمە لە دەروبەرێکە هەبین بۆ نمونە من لە شوێنێک لەدایک دەبم لەو شاخانەی هەورامان کەسم نەبینەوە کەس ناناسم من تا چەند دەتوانم لەبارەی شتەکانەوە بزانم وەکو ئەو منداڵەی هەر منداڵەکە لە دەوروبەرێکا دەژیت تۆ پێ وایە لە هەندێک شوێنەڕەنگە ئەمە ئەم هێشتیمانەیە ئەمریکا بەبێ ئەوەی ئەو نەریتانە کاریگەریان لەسەر تۆ دانابێت یاخود تویان پڕکردێن لە وەڵامی ئامادە ڕەنگە باشتر بتوانانی وەڵامەکان خۆت بیێتەوە یا بی بەداهێنەری وەڵامەکان بی بە دۆزەرەوەی ڕاستیەکان ئەگەر با بڵێن بە میتۆدە فینۆمینۆلۆژیەکە مامەڵەی لەگەڵا بکەین ئەسڵەن پێویستە ئەو وەڵامانەش کە لامانە بیخێنە کەوانەوە بۆی کە بتوانێت خۆمان ڕاستەوخۆ
ڕوبەڕووی شتەکان بینەوە نەک ئەو شتانەی کە پێشتر وەڵامی ئامادەیە خودزانرا یانی تۆ پێوانەوە پێچەوانەوە نەک هەر نابێ ئەو زانین ئەو شتانەی لە دەروان زانینمان نادەنێ لەبارەی شتەکانەوە دەبێ ئەوەی شیزانی ومانە بیخەینە دەرەوە بۆ ئەوەی عقل خۆی بزانێ بگاتە زانین بۆ ئەوەی خۆت بتوانیت شتەکان نەگەوەی کە چونکە تۆ پێشتر لە ڕێی زمانەوە ئەسڵ هەر زمان بۆ خۆی وەڵامی هەیەاتێ هەر سیستەمی زمانی نەریتی زمانی بۆ خۆی وەڵامی ئامادەی هەیە لەناو ئەو سیستمە زمانیە خۆ دەزانی پراگماتیک و سیمانتیک و هەموو ئەو تۆڕە سینتاکسیەکە هەیە هەمووی وەڵامی ئامادەیە هەیە بۆیە بۆ ئەوی کە بتوانانی زانینێکی ڕاستەقینە دەبێت کاڵم زانین ڕاستەقینە نەگەوەی کە تۆ خۆت بخێن شوێنەوەی کە تەنیا تۆ وەڵامەکانت بێت زانین ڕاستەقینە بە نسبەت خۆتەوە ئەوەی کە خۆت وەڵام هەیە یانی تۆ پێت وایە هەر دەبێ ئەمەش وەکو هەر وەڵامێکی تر وەڵامێکمان هەبێت ئێمە باسی حقیقەت دەکەین ئێمە باسی حقیقەت دەکەین باسی هەر وەڵامێک ناکەین یانی باسی ڕا ناکەین ئاخر ڕوبەڕووبوونەوەی تۆ بەرامبەر بە شتەکان بەرامبەر بە جیهان دوجار تۆ لەناو جیهانە و بە پێشمەرجی ئەوەی کە تۆ شت بزانی ئەبێت شت هەبێت دەزانی لە جیهانابی لەناو جیهانابوون داتایە ئەداتێ ئەم داتایانە تۆ ئەگەر ئەو مێش ئەو لاپەڕستی کە لۆگ باسیەکە ئەگەر ئەم لاپەڕێ پڕ کرابێتەوە تۆ ڕەنگە هەر وەڵام بتوانانی وەڵام ئیزافەکەی باشە بەڵام ئەوەی کە تۆ خۆت لە لاپەڕستیەکە پڕکەیتەوە ئەمە پێویستە کەس کە ڕێگە لە هەموو ئەو وەڵامە حازر بەدەستانەیە ئەو وەڵامانی کە پێشتر دراوەتەوە من وەک مەبەستم ئەوەیە کۆمەڵێ وەڵامەیە پێشینەیەمە لە کۆمەلگاکەمان لەسەر ئەخلاق لەسەر توزانم لەسەر هەر شتێکی ترکە هەیە ئێمە وەری دەگرین ئێمەمانە فرێ دەدەین ئەوەی کە فرێمانداوە دواتر ئێمە ڕێیەکی تر دروست دەکەین یانی ڕەئیە ئەمە یا ئەگەر ڕێی ڕەنگە بازار هەروە گەڵێ لە ئەلێرە ڕۆژنامە نووسێک بێنە ڕەئی دێوەرەگە لەسەر هەر شتێک توانێت قسە بکەیت یانی ئەمە جیاوازە یانی بەڕێی تۆ ئەوەندە بە زانین بنیاد بنێت زانین بنیاد نا یعنی تۆ بگەیتە ناو دۆخی زانینەوە پێویست دەکات کە تۆ ڕوبەڕووی شتەکان بیتەوە و بتوانیت بیریان لێ بکەیتەوە پێم وایە پرسیارەکە لێیە توانینی بیرکردنەوە یعنی ئەوەی کە تۆ مرۆڤ توانینی بیرکردنەوەی هەیە بێگومان هەیە نا مۆزوعەکە توانای بیرکردنەوە نیە مەوزوعەکە ئەوەیە ئێمە ئەگەر ئینسانێک لە شوێنێک کەوتبێەوە لە دەوروبەرێکەوە هیچ فێر نەبێ ئایا دەتوانێت بگا بە حەقیقەتی شتەکان یانی بگاتە زانست یانی بگاتە شتێک کە ئەمە زانستە نەگەڕەیە پێم وایە ئەتوانێت شتێکی تریشکە بیرمان نەچێت ئەو وەڵامی پێم وایە ئەفڵاتون سوپراتی کە بیرچوونەوە تووشی بیرچوونەوە بووین و بیرمان نەکرێتەوە ئەمە زۆرەیەکێکە لە وەڵامەکان ئەگەرەوە لە بەرچاو ئەو کەوتن لە ناو جیهان یا هات نەبوون بیرچوونەوەی بەڵام پێم وایە بۆ خۆم پێم وایە کە توانای گەیشتن بە وەڵامەکانمان هەیە توانین بگەین بە ڕاستیەکان بەبێ دەرەوە بێت و بەبێ نەریتەکانیش بێت چونکە نەریتەکانیش دوادار هەر داهێنراوە و ڕەنگە ئەو شتێکەم نیش پێی ئەگەمە زانی گریمانی بوون بە نەریتی لێ بکرێت لە دوای چاکە کێتر وەڵامەکە لە دەرەوەی بەڵێ نەخێرەکرێ وابێت لێوانە بێ ئەو قسەی ترە بەڵام بوونیە مرۆیی قدرەی ئەوەی هەیە کە بەڵێ بگاتەوە ینی بابەتەکە لە ئەحساس و لە هەستۆمانە بەدەرە هەمومان لە بینی نایەکسانی ئەوانەی کە زیندەوەرن و بەکۆلۆک و من و ئاژەڵ بینینەکانمان یەکسانە بیستنەکانمان یەکسانە بەڵام بۆچی بینینەکان و بیستنەکانمان تەحویلەکە بەڵێ تەحویلەکە ئەوەی گۆڕێ ئێمەش یاسای لێ دەدێنین ئێمە بوونێتری پێدین بابەتەکە ئیمکانی مرۆڤە ئایا مرۆڤ لەو قۆناغی ئیمکانی ئەوەی هەیە ئەتوانێت لە ئەساسا مرۆڤ ئەتوانێت بەڵام ئایا ئەو کاتە ئیمکانی هەیە بۆوانەی خۆی بگا بۆی بگا بە حەقەت یان ئەگەر دۆخەکە باشە پرسیارە ئەگەر بێت و ئێمە پڕکرابین لە زانیاری پڕکرابین لە نەریت بە پێ و نەریتانە ئەڵسوکۆت بکەین لەگەڵ کەسێک کە نەریتانە دوورە لەم نەریتانەوە کامیان ئیمکانی هەیە ئەو بیرکردنەوە فعال بێ بەوەی خۆی نەریتەکان درۆزێتەوە طبعا ئەو کەسێکە بێ نەریتە چونکە جێگیر
گەشتە دۆخی جێگیری دەکەواتە ئەگەر وا بێ کەسێک ئەگەر لە هینێک لە جەنگەڵێک گەورە بوو بێ کەس ئاگای لێ نەبێ ئەمە باشتر دەتوانێت بگاتە حقیقەتی شتەکان تا کەسێکە لە ناو کۆمەلگایەکی تۆکما بووە کە نەریتەکانی زۆر بێت ئەگەر بابەتەکە گەیشتن بێ بەبوونی مرۆیی یاست لە ئەوروپا نەریتەکان زۆر بێت گەیشتن بێ نەریتەکان لاواز نین باکسەوە زۆر بەهێز ناو نەریتانەی کە دەچنە ناو تاک بە کۆنتۆڵی تاک دەکەن و وای لێ دەکەن دنیا بەو شکڵە ببینە کە هەیە و بەهابدا بە شتەکان بەو شکڵی کە دانراوە لە ناو نەریتەکە ئەمە لەوێ بەهێزترە تا ئێرە وەکو نەریت ئایا ئەگەر ئەم نەریتانە یعنی پرسیارەکە لێرەیە دەکرێت بەپی ئەوە بێت ئەمانە ئەگەر ڕێگر بن ئەو کاتە دەبێت فعلەن ئەوەی کە نەریتەکانی هەر لە ئەساسەوە وەرنەگردەوە بتوانێت باشتر بیرکاتەوە لەوەی کە وەریگرتووە تۆ پێت وایە؟ بابەتەکە اون سانەوەڵە ئیمکانیەتی مرۆڤە ئەگەر ئیمکانەتەکە هەبە بەڵێ ئیمکانەتەکە جاو قسەکە لەسەر فعالێت فعلبوون چالاکبوونی چونکە تۆ ئەگەر بێت و لەناو خۆی ئەم ئیمکانیەتە چالاک نەبێ ئەو کاتە تۆ پێویستت بە شتێکی دەرەکیە چالاکی بکات بە دەکەوێتە ژەر حوکمی شتێکی دەرەکیە ئەو کاتە لە ڕەتفعلەیە وەکو چۆن تۆ شتێک دەکرێت تۆ ڕەتفعلت بەرامبەری هەیە ئایا عەقڵ بەرهەمی ئەم ڕەتفعلەیە فعل و ڕەتفعلە لەبەرەوە وشەی ئیمکان ئەسڵەن لێرە جیهانابوون هەر بۆ خۆت جۆرێک لایەوە نییە هەر لەوەی کە لە جیهانای ئەیتۆ بە مشتاقی ئاخر تۆ ئیمکان ئەزانی وشەی بالقوە و بالفعل یا ئیمکان و ئەوەی تەحقیق دەبێت لە ڕاستیە بۆ شتا ئەو شتانێک بەکاردێنێت کە مادین یانی ئێمە ناتوانین لە دەرەوەی ئەوەی کە مادیە باسی وجود بالقوە و وجود بالفعل بکەین شتێکە بە ممکن هەیە و شتێک بە تەبەن ئەمە زۆر جار هەڵە دەکرێت بۆ شتانێکی تیژ بەکاردێنرێت کە تەنها بۆ ڕۆشنکردنەوە بەکاردێنرێت ینی مەبەستەکە لەویانەیە کە ئەوە وجود بێ ممکنە یعنی کە تۆ بە قوڵی دەچیتە ناو مۆزوعشی دەکەیتەوە ناتوانێت بڵێ ئەم شتە ممکنە چونکە ئەگەر ممکن بوو دەبێت کارا بکرێت کارا بکرێت ئەوەیە دەڵێ لە خۆیان کارا دەبێت ئەوەیە لە دەرەوە کارا بکرێت کاتە پرسیارەکە وای لەبێت دوای ئەوە ببورن ئەگەر ئاگام لێتان نەبێت کێز و دەستیاڵ بڕیەوە و تەسەسو لە نازانم توانم بەس لەدایک بوو بکەیتە ناو دارستانێکەوە چۆن پەروەردە ئەبێت هەر گەڵەی کە یەکەم جارانی ئەوە لە سروشتایە هەوڵە خۆپارێزیە بۆ نمونە ئەوانەی ماڵکری کە ناو ئاڵۆ و هەمان شێوە فۆرمی ئاژەڵ وەرەگرێت یعنی وەکو ئەوان ئەژی یعنی خۆی ئەم بابەتەی ئینسان کاتێکە ینی ئەکەوێتە شوێنێکە هیچ نەریتێکی تێپەڕەنە بێت پێم وایە ئەگەڕێتەوە خاڵی سەرەتا یعنی دەبێتەوە بە حیوان تقریبا ئەگەرێتەوە خاڵی سەرەتا کە ئێمە وەکو ئادەم و حەوا وەکو چیرۆکەی هەیە ئەگەڕێنەوە سەرەتا و هیچ نازانی ئەی یەکەم مرۆڤ چۆن گەروا بێ یەکسەر پێم وایە عەفوەن پێم وایە قۆناغ ئێمە ئەی بڕین ئێمە ئینسان بۆ منەم کتێبە بەردەستی منایە مێژووی چەند سەریتیایە دەتوانم باسی عەقڵی مرۆڤ لێرە ئەکا باشە ئەمە تێپەڕانینە بۆ تەسەووری شەکەم من لەو بابەتی کە ئەمە ئێوە مناقەشەتان کرد لەوەی نەریت کەسێک نەریتی هەبێت عەقڵی گونجاوتر کارەکە یا یەکێک هیچی دیانە بێت پێم وایە تێپەڕاندنی بین یعنی بەڕێی تۆ بێ ئێمە بە نەریت مرۆڤین ئەگەر نەریتەکان نەبن ئێمە ماوکلین ئێمە مەیمونین حیوانی تقریبا حیوان بەڵام تقریبا هەرەو نریتین کە هەی ئێستا زانایەک بۆچی شتێک تێپەڕێن بۆچی پێڵێن فەیلسوفە لەسەردەم خۆیان لەوانەیە هەر قەدریشیان نەزانی بە زۆربەیشیان وایە بە شێت و بە زۆرێک لە زۆرەکاندا ئینسان دانراوە هەر دویانە ئاژەڵە ئاخر ئەو پرسیارە دروست دەبێت لێرە ڕێک تووشی ئەو پرسیارە دەبێت کە پرسیارێکی زۆر سەختە کاتێک ئێمە دەڵێن نەریتەکان ئەگەر لە دەرەوە وەرنەگرین بۆن ئێمە دەڵێن ئەگەر نەریتی زمانێکی دیاریکراو لە دەرەوە وەرنەگرین هەرگیز ناتوانین زمان بزانین ئەمە ڕاستە ئەگەر ئەمە وابێت دەبێت زمان کە بە سروشتی نییە زمان وەکو کەوێک نییە کە بە سروشتی فێر دەبێت ئەگەر لە دەوروبەرێکا نەبێت هیچ کەوێکیش نەخوێنێ ئەو دەتوانێت بە زمانی خۆی بخوێنێ ئەو زمانە هەمان زمانیشە کە کەوەکەی پێشووی پێخوێن بووە بەس مرۆڤێک کە زمانەکە وەردەگرێت ئەگەر ئەمەمان لا بەردیان ئەم مرۆڤە هەرگیز زمان فێر نابێت ئاخر کە هەرگیز فێر نابێت باشە ئەی ئەو زمانە لەکوێوە هاتووە ئەوەی کە ئێمە وەری دەگرینەوە
ئەوە یا دەڵێ دەبێ بڵێ لە ئاسمانەوە هاتووە یا دەبێ بڵێ ئەمە بە سروشتی زمانێکە بووە ئەم زمانە کەسەکە بە سروشتی وەری گرت یەک دنیا لێرە کێشت بۆ دوو زێوە لە ڕووی منتەقەوە خۆی ئەوە هەیە بەڵام توێژینەوەکان ئەمە هەر نەریتە زمانێکە نەریتە کۆمەڵایەتێکەش یعنی کەسێک نەریتی کۆمەڵایەتی نەبێ تەبان ئەوانەی نەریتێکی کۆمەڵایەتی دیاریکراویان هەیە بەوانەی کە پێیان دەڵێن وەحشی یا پیان دەڵێن توزانم لادەی ئالاساس نەریتەکە ئەمە مشکلەکە لەلایەنە کە نەریتیانی نا ئەوە نەریتێکیان هەیە بە ئالاساس ئەو نەریتە نزمترە لە نەریتەکەی تر بەس ئەگەر ئەم نەریتانە ئێمە بڵێن بەشەر دەکا بە بەشەر ئەگەر ئێمە منداڵێک بێنین نەیاڵین هیچ نەریتێک وەرگێت ئەمە ممکنە حیوان دەردەچێ نا لە حیوان نوقسانتر دەردەچێت چونکە حیوان نەریتەکانی بە سروشتی تایە بۆ نمونە حیوانێک لە حیوانەکان زمانێکی بە سروشتی تایە دەتوانێت ئەو زمانە تەفەیک دەبێت یا مەلەکردن بۆ نمونە لە قازێکە ئەم قازە دایک و بڵێن ئینەکانی فێری ناکەنەوەی کە لە دەوروبەریایەتی ئەو بۆ خۆی بە شکلێکی سروشتی لە شوێنەکە ئەم توانایە لەناوە چالاک دەبێت و دەتوانێت مەلە بکە بەڵام مرۆڤ ئێمە ئەگەر سیرکەی نوێریتەکان وەردەبرێت لە وەستە ینی لێرە مرۆڤ زۆر لاوااسترە لە حیواناتی تر ئەگەر وابێت بۆچی چونکە مرۆڤ حیواناتی تر نەریتەکان لەناو خۆیایە وە چالاک دەبێت و تەواو پێویستی بەوە نیە لە ئەسڵ لە دەوروبەرەکە نەریتەکان وەرگێت ینی ئەگەر لەوێ سەیریکردن حیوان پێویستی بەوە نیە لە دەوروبەر نەریت وەرگێت بەڵام مرۆڤ پێویستی بەوەیە لە دەوروبەر نەریت وەرگێت ئەگەر لێرەوە بڕۆین هێمە دەگەینە نەتیجەیەکی زۆر بێتەوە کەواتە حیوان دەبێت بەبێ ئەوەی کە هیچی پێویست بێت دەتوانێت شتەکان بزانێت بەڵام مرۆڤ لەبەر ئەوەی ئەگەر نەریت نەبێت ناتوانێت شتەکە ئایا ئەمە وایە ئەمە یەکسەر دەمانباتەوە بۆ ئەوەی ئایا حیوان دەزانێت ئایا زانین عیبارەتە لە وەرگرتنی نەریت و دانەوەی بەکارهێنانی تەمەنەمانە ئەوەی کە لێرە ئەمە دەکەینە لەوانەیە ڕاهاتون بە هەندێک شت ینی دایمە نەتیجەیەکتان دەوێت کە بوتێ ڕێیەکتان دەوێت کە ڕێیەکی بەرامبەری هەبێت لەوانەیە بۆ ئەم بە دوواداچوونە چونکە ئەمەی کە ئێستا ئێمە دەیکەین ئەمە ڕێک تەحقیقە یعنی تۆ ئەگەر بتێوێ بە زانستیانە بیرکەیتەوە دەبێت ئەوە تەحقیقکەیت ئەمە دیالکتیکە و ئەمە زۆر زەحمەتە کە وەکو بڵێ گفتوگۆی ئاوا وەکو بڵێ تا حەدە قبول بکرێت چونکە نەریتەکی نەریتی سەقافی ناخوازێ ئەمە وابێت پێی وایە کۆمەڵێ ڕێین دەبێت بکەونە ململانەیە بەرامبەر یەک جا ئەو کاتەی تر جەوەکە گەرم دەبێت و کەس حەزی پێ دەکا وەکو جەنگێک حەز دەکا بگاتە نەتیجە کێ دەباتەوە بەس لەناو تەحقیق و لەناو دیالکتیکە لە ڕاستیا کێبردنەوە نییە کێ دەباتەوە کام ڕێیە بزاڵ دەبێت ئەلێرە جۆرێک لە بەدواداچوون هەیە ئەلێرە بەدواداچوونەکە گرنگە چونکە بەدواداچوونەکە وار لێ دەکات بیرکەیتەوە ئەوەی گرنگە لێرە کە من ئێستا لەگەڵەوە پێوەی سەرقاڵم ئەوەیە چۆن بکەوینە ناو بیرکردنەوە لەم مەسەلانە کە دەکرێت جارێک بیرمان لێ کردبێتنەوە یا لەوانەشە هەر بیرمان لێ نەکردبێتنەوە جا لەبەرەوە ئێستا ئەوەی کە لەگەڵیان دەڕۆین تەنها چییە ئەوەیە بیرکەین و ئایا ئەمانە هەر بیرکردنەوەیە یانی هیچ نەتیجەیەکی نییە ناگەن بە هیچ نا شتەکان وانی بەڵام دەبێت بیرکەینەوە تا بگەینە نەتیجە ئەی ئەگەر بیر نەکەینەوە چۆن دەگەینە نەتیجە ناگەینە هیچ ئەگەر بیر نەکەینەوە ڕێیەکی حازرمان هەیە دیفاعی لێ دەکەین هەر یەکە دیفاع لە ڕێی خۆی دەکا و شتەکانی ژەمووی حازرن پێشتر دانراون لێرە دێنین ئازیان دەکەین بەڵام کاتێک کە تۆ لەمانە دەردەچی تر خۆت دەکەویتە بیرکردنەوە لە ڕاستیە هەر لە کۆی ئەو شتانەی ئەو هینەی کە هەیە لە دەرەوە دەیتە دەرێت دەکەوێتە ناو فەزایەکی تایبەت چونکە بیرکردنەوە فەزایەکی تایبەتە و لە ناو بیرکردنەوە تۆ بەڕاستی هەستت بۆ دەوروبەرن دانی لە چونکە لە ناو بیرکردنەوە ئەمەی کە من لەگەڵ ئێوە پێوەی سەرقاڵم لە ڕاستیە دەزانم لەوانەیە تۆزێ قورس بێ بۆ بەنسبەتیەوە چونکە هەست دەکەن لە دەوامەیە کا دەسوورێنەوە ناگەین بە هیچ ئەمە چی ئەم قسانە هەر قسەیە ئاوا دەزاندێت وا دەبیندێت بەڵام بەدڵنیایەوە شتەکان ئاوانین چونکە ئێمە بەر لەوە دەبێت بکەوینە ناو بیرکردنەوە تا بەرەو ئەوە بڕۆین بگەینە ئەو شتانی کە چاوەڕێمان دەکەن ئێمە بیازانین بە پێڕە یەکەی تۆ بێت نەریتەکان عیبارەتن لە زانین ئەگەر مرۆڤ نەریتەکان وەرنەگرێ مرۆڤ نییە
يعني عقلشی نابێت چونکە عقل ئینسان جا دەکاتەوە لە حیوان ئەگەر ئێمە نەریتەکانمان لە دەرەوە وەرنەگرت کەواتە چی کەواتە حیوانی طبعا لا يروسو او تصوره هي مروفي سروشتي مروفيكا جاري نازانه ملكيت شيا جاري نازانه او في واي او مروفي سروشتي او مروفيكا لا باش تدجي اصلا بوي معرفه وانسان ويران بو انسان بوي معرفه وراو بو دعبايه كي سير بو كس تشتكي كشنتا على تازا ناش بانيه بقريته اما انا هم ورق ل هنا اما ميل بو او حيوانيات يعني ميل بو او كتو حيوان بيت اما ميلك زور جار نكر ميل جاري واشي وكو فكريك وكو بيركرنويت بيداغري لسر او دكاك اصلا اما حيوان بين راستر انساني يعني انساني كي باشتر انساني تا او كحيوان نبي ويما بيركينوا خرافه الرسول نصن دله بيركنوا ماليه ميكاول كدو يعني نصن وانا دله بيركنوا وايكر كاما توشي موضوع ملكيته وشر وانا بفي تو دواي او بس والله لو انا ني هالواي اجا قول يعني ما ادري اسكي بسيتي تاع بس اوي يا كم جارك تكيش ميرا بس يوكرا يعني حاجه عقل يعني بونمنا واجا بيش حاجه يقول تي وي سي هي والله خوك بروح بدوش تكان اخي ما باسين دك انا زاني باسي مسكين وسائل كانوا او وسائل يعني كبوب جوي هي موضوع زانين اللي رجعت او شانت جاده كلمه يعني زانيني تكنيكي تكنيك يا زانينه زانيني بيشي او بيشكان كيام بيشكانش نريته يعني اصلا قري نريته كذا بك سكوري جرو فيري بيو كنتون تو فيري مش نريته كوري دغريو همو ايش بيشي كان جوري كان لنريته ستول زانكو كان نريت فيري او دغري نريتي تكنيكي ايوا نريته بتاع فير دكتور واتر بكيرو كدل لو نريته ايش كان بيو يبير كان او نريته كوري دغرينش بيو بالي بس خوش وصلت على بيتينو يعني ما تسيشي دوري يعني او شكله جريت وبو هو شانوي كمال بيرو بوشوني باو وتشسبيو لو ده يعني شكايا يجي بيتينو وتيجيشتنا ويك جناب سنه باس كل سنه دكار او في والي انسان لا بشي خداقايه ويك جناب باس كثير من بيم وجاك انه انسان لقى الحيوان بو بشي خداقايه انسان قال أقل هذا شيء درونيات. أقول دكار باسي كله تاني أشتكي بيكساني دابش كرا ولا ديو إنسان كان ده أقوى. شو هركض بندازي خوي بيرة كاتو. كواتا أقل دير ده هذا درونيا كيا كفت جامعنا كاتو ولا قل. شو أخوات باشر لما نزاني فكروا أقل فكروا هستكيا. أمسيانا أقل فكرك شو هستك الحيوانك ده هي. شو درنا حيوان حسب ما تسكا فوق كاتو اشتكي. بەڵام لێرەدا توانای خوداگایەکەی نییە ئەوەی یانی توانای ئەوەی نێ بزانێ بۆچی خۆی دوور دەخاتەوە بەڵێ ئەو ئەقڵەیەکە ئەو هێزە دەرونیەکەیە یانی ئەمە توانای ئەومان هەیە بۆ ئەوە بزانین بۆچی شتێک ناکەین و بۆچی دەیکەین بەس ئەو توانای ئەوەی نییە ئەم وشاریە بەوەی کە من دەزانم بۆچی شتێک دەکەم و بۆچی شتێک نایکەم ئەمە پێ وایە ئینسان جا دەکاتەوە لە حیوان دەستی تۆ سپاس بۆ تۆش كيتر ما أو دمك هذا وتوكل مجال تندر مقصنا كم هو قطن يعني كاته والله والله كشيء كان كباسي شيء كان كده يعني وشون أو يا ساشا زاني مش بس زاني جواسين زاني كده وقت بس وقت بونمون لشافكاني هولمان دوربون كسنا ناسين شون اشتكان بزان كهذا جواسين لنوان ناسين زاني ناسين شيء وزاني شيء كشوا برون يصير كان كش كان سبب بعقلش إما
پێش ئەو شتانە هەبن نمونەی کورسەکەت کە هێنا بەهۆی کورسیە من ئەیزانم یان نەیزانم پێشتر پرسیار لە خودی عەقڵ بکەین لەسەر خودی عەقڵ بکەین ئایا عەقڵ شتێکی وابەستەیە یا شتێکی ڕەهەیە وەک پێشنەکە باسییان کردووە عەقڵ تەنها شتێکە لە هەموو بوونەوەدا بە ئینسان بەخشراوە دەتوانێت تەحلیلی یان شیکردنەوەی هەموو شتەکان کات شیکردنەوە بۆ خودی خۆشی کاتە ئەگەر بەم شێوەیە دەبێت شتێکی ڕەهەیە شتەکانی تر وابەستە بن ئەو شتانەش کە لە ناو عەقڵدا هەن پێش وادە هەن پێش وادە بوونیان هەیە یعنی ئەیان ناسێت بەڵام زانینەکە بەشی ئەوەندە من تێگەشتبم شتێکی پراکتیکیە دێت تەطبیقاتە تەطبیقاتە لەسەر شتەکەیە بۆ ئەوەی بکاتە ئەو حەقیقەتە بۆ ئەگەر لەو شتە يعني تجربة بالنسبة لتوها وهو وصح كاتوكا لا عقل درك كتوزو وانا خوي زانين دوزنا بەڵێ چکە پێشینەکان باسیەوەیان کردو یانە ڕۆحەکان لە شوێنی پرۆسەسەوەیان هەموو وەکو یەک شتەکان ئەزانن ئەگەر قەرار بێت شتەکان بزانین کورسی لێرەدا بیرخستنەوەی شتێکە يعني توش تقريبا تصور أفلاطونية ده يكوان زان وانصارين باسيد بەڵێ ئەوان پێشینەکان وا باسییان بالنسبة للزانين أو زوري للزانين إما زمان وايفي وراهاتين لقليان لكاتي قاعد كم بەکارهێنانی کێک غەڵەتە بۆ نمونێ تۆ دەڵێ من ئینگلیزی دەزانم ئینگلیزی دەزانم یان ئینگلیزی دەزانیت یا لە ئینگلیزی دەزانیت لە ئینگلیزی دەزانیت وەکو وایە بڵێ لە سیارەیەک دەزانم لە فلانە شت ئەمە لێ زانینە زانین نییە زانین ئەو کەسە ئینگلیزی دەزانێت کە یاساکانی دەزانێت و گرامەرەکەی دەزانێت بۆچی ئەو ڕستەیە ئاوایە بۆچی وا نابێت و دەبێ وابێت ئەم بۆچیانە جواب دەداتەوە بەڵام لێزانەکە ناتوانێت جوابی ئەم بۆچیانە بداتەوە ئینجا دوای ئەوە منداڵەگەر بە بەبێ وشیاری بەم یاسایانە وەری دەگری ئەمە لێزانینە یعنی لە زمانەکە دەزانین بەڵام ئێمە بۆ کورد بڕی زمانەکە دەڵێن زمانی کوردی دەزانم زمانی عەرەبی دەزانم بەڵام لە ڕاستیە ئەمە زانین ئەمە لێزانینە ئەوەی ئەگەر کە ئەوەی کە لە یاساکان دەزانێت تۆ نازانی ئێوە چی ئەوە زمانی چی دەزانێت ئەو زمانە دەزانێت ینی زانینی بە حەقیقەتی زمانەکەیە کە عیبارەتە لەو یاسایانە حکمی هەر گوتنێکی زمانی دەکەن کە لە دەمی تۆ دێتە دەرێ و تۆ بەپێی یاسایەک ئەمە وا دەڵێت و وا نایڵێت یاسایەک هەیە قەرس و کەوتی تۆ تەحدید دەکات بەبێ ئەوەی تۆ ئەسڵەن بزانی یاسایەک هەیە تەحدید ئەوە یاسایەکە ئێستا هەر جوملەیەک لە زاری من دێتە دەرێ حکمی دەکات و من ئەگەر پێی بزانم و نەزانم یاساکە چییە یاساکە چی دەکات ئیشی خۆی دەکات بەڵام من لەبارەی حەقیقەتی زمانەوە هیچ نازانم من ئینگلیزی بزانم لەبارەی حەقیقەتی زمانی ئینگلیزیەوە هیچ نازانم یعنی ئەم زانینە لێ زانینە من زمانەکە دەتوانم بەکار بێنم نەک دەیناسم لەبەرەوەی زمانزان لەگەڵ زمان ناس دووشتی جیاوازن لێرە ناچاری مستەڵەحی ناسین دێنی بۆ ئەوەی جای کردەوە لەوی تر ئەمانە خۆیان جیاوازن لە باسکردنا جیاوازیەکانیان دەردەکەوێت بەنسبە دەبیتیشەوە ئەوە حتمەن دیارە تۆش لەگەڵ هەندێک لەو برادەرانن لەگەڵ ئەو ڕێیان کە پێی وایە زانین شتێکە لە عەقڵی مرۆڤ هەیە دەوروبەر یعنی زانینەکە لەوێ وەرناگری تۆ زانینە هەیە دەوروبەرتە ناو زانینەکە بۆ ساغ دەکاتەوە فعلی دەکاتەوە بەردەستەی دەکات طبعا ڕێیەکی تریش هەیە هەر لە ناو جەماعەتە کە پێی وایە زانین لە دەرەوەیە لە دەرەوە دێتە ناو ئێمە و حکمی ئێمە دەکات و واسوکەوت بە ئێمە دەکات ئەمە ئەو دوو ڕێیەیە کە سەرەتای فەلسەفەی ئەوروپی لێەوە دەست پێ دەکات بەڵام بۆچی فەرەزەن ئێمە ئەم ڕێیانەمان ئێستا هەیە هەردوو ڕێیەکەمان هەیە بەس بۆچی ناگەیبێن بۆ ئەوان ئەم دوو ڕێیە هەر ئەم دوو پرسیارێ ڕێک ئەو پرسیارەیە زانین ئێمە ئەم پرسیارێ بەس ئەم پرسیارە یەک حەزارەتی گەورەی لێ دەکرێتەوە لە عینی کاتیشا پرسیارەکە زۆر نزیکە لە ئێمە یعنی لەبەردەستمانە یعنی هەر کەس تۆزێکی کاتەوە لە زانین دەکات بە پرسیارە بەڵام ئەی بۆچی ئێمە ئەم پرسیارانە وای نەکردووە زانین بکەوێتەوە لای یعنی دیالکتی کرد لە بینی هەردوو جەمسەرەکە ڕوو بدا تاوەکو ئەوە بێتە پێشەوە کە دێتە پێشەوە و دواتر هەر یەکە لەو بۆچوونانە وەزیفەی خۆی وەرگێنێت تاوان لێرە مۆزوعەکە ڕاست و غەڵەت نییە ئەوەی کە تۆ لە دەرەوە وەری دەگری و حکومت دەکاوە هەیە ئەمیتریژ
يعني موضوعك أولية يا أمان هي أو يعني أوي لدرو ورد الجري اللي زانينا وهمو نريد كان لدرو ورد الجري ونريد زور جار بنريد وتري عقل بون هنا كسيكي وكو محمد عبد الجابري كدليه نقدي عقلي عربي ما بس لو نريد أنا يا راسي وكو شون كاتي فوكو باسي معرفة دكا ما بس لتشيا لا زانيني كملاياتيا يعني ما بس إذا زانيني بمعنى أو كلا زاني استكان ما بس إذا لو معرفة كيما لكم الجو مرة شو مسكي بس معرفة لغوي دكا ما بس لو أني كيما لبارة بس معناه دي زاني ما بس أو زانينة كوتي ويا زانينة إما لدر ولا ذات كان وردقينه إشي كذا جاء معنا دواتر بدواي داروي وأم رأيي ذكر كذا سر ودا دقري لعقله كمال زاني فطري هي سوشي هي ونور كيش طبيعيش لنا إنسان هي كأم زانين أنا ما نبغى أشكال دكا ويعمل لرجع أم نور ودقين بزانين اشتكان أو شتاني كفابتن بو بيكنهم وأجر أمن نبيت يمن ناتوانين يمن جاهلين بويك هي يمن دتوانين معاملة لقلكين شو كمعاملة كردن عبارة من لزانين ده بيقولوا اشتجاكينهم يعني من دتوانم كرسي بدرستي بكار بينهم بلا بكار هناني كرسي بدرستي يعني أو أنا كمن كرسي لزانم شيء من بدرستي دتوانم زمان بكار بينهم بلا بكار هناني زمان بدرستي يعني أو أنا كمن دزانم زمان شيء ليه إما دكوينه بردم دوج ولا زاني يكي كان عبارة لا بكار هناني